ئەم کۆبوونەوەی پەرلەمانی عێراق بەلای نوێنەرانی شیعە و سوننەوە گرنگە بۆ چارەسەرکردنی ڕەوشەکە و گەڕانەوەی دۆخ بۆ پێش 25 ئەیلول. پەرلەمانتارێکیش ئاشکرای دەکات دەبێت لە ڕێی دەستوورەوە یەکڕیزی خاکی عێراق بپارێزرێت و دەشڵێت زۆرێک لە نوێنەرانی کوردیش لەگەڵ یەکپارچەی خاکی عێراقن بە تایبەتی لەم کاتەدا. مجلس النواب في أول جلسة له سيأخذ ئەنجومەنی نوێنەران لە یەکەم کۆبوونەوەی هەڵوێستێک بەرامبەر بە ڕەوشەکەی ڕۆژانی ڕابردوو وەردەگرێت. ئەمە بەلای خەڵک و حکومەتەوە گرنگە بزانین کێ پابەندی دەستور و سوێندی یاسایی و یەکپارچەی خاکی عێراق دەبێ و کێ دژێتی. زۆرێک لە ئەندامانی کورد لەگەڵ یەکپارچەی خاکی عێراقن، تەنها لە ڕیفراندۆمە بۆ چوونی خۆیان دەردەبڕن. ئەمەش ئاساییە و جیاوازە لەوەی کە داوای جیابوونەوە و پارچە پارچەبوونی عێراق دەکات. يدعو إلى الانفصال وإلى التقسيم وتجزئة العراق شيء آخر. ذهب إلى الدستور إلى المشتركات. ڕۆشتن بۆ دەستور و هاوبەشیەکان زۆر گرنگە و سێ پەیامە و پێشنیاری هەیە لەلایەن هاوپەیمانی هێزە عێراقیەکان و جێگری سەرۆک کۆمار دکتۆر ئەیاد عەلاوی و مەرجە عەباڵەکان لە نەجەف. ئەمە هەمووی بۆ ڕێگەچارە و دەروازەیەکە بۆ ئەوەی دروست بووە لە هەرێمی کوردستان. يعني إيجاد مخرج على الوضع الذي حصل في إقليم كردستان. ئەندامێکی هاوپەیمانی نیشتیمانی شیعەکانیش دەڵێت بۆ ئەوەی هەنگاوی ڕاستەقینە بنرێت بەرەو چارەسەرکردنی ئاڵۆزیەکان دەبێت ڕێفراندۆم و دەرەنجامەکانی نەمێنێ دەستور کورد و عەرەب لە یەک هاوکێشەدا دەپارێزێت. من پێم وایە ئەمڕۆ بۆ ئەوەی هەنگاوی ڕاستەقینە بنین بۆ چارەسەرکردنی ڕەوشەکە و هاوسەنگ بین لەگەڵ برا کوردەکانمان دەبێت جددی بین بۆ هەنگاوە ئەرێنیەکان و با پێی دەستوری عێراقی کورد بەشەکە لەگەلی عێراق. بۆیە دەبێت پێشوازی لە دەستور بە ناوڕۆکی بکەین و هەمووان بە پێی دەستور یەکسانین لە زاخۆ تا فاو. لە پاش ڕێفراندۆمەکەی 25 ئەیلول ناڕەزایەتی زۆری نێوخۆیی و ئیقلیمی و نێودوڵەتی بەدوای خۆی داهێنا. بە جۆرێک حکومەتی ناوەندی فشارێکی زۆری لەسەر هەرێم دروست کرد و فڕۆکەخانەکانی هەرێم بەڕووی دنیادا داخست. بەرپرسانی باڵای حکومەتی ناوەندیش دەڵێن گەر هەرێم لە بڕیارەکانی پاشگەز نەبێتەوە ئەوە فشارەکانی زیاتر دەبێت. سەرجەم فراکسیۆنە جیاجیەکان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق کۆدەنگن لە چارەسەرکردنی کێشە سیاسیەکانی نێوان بەغدا و هەرێمی کوردستان لە ڕێی دەستوورەوە. چاوەڕێی هەنگاوی نوێنەرانی کورد دەکەن بۆ چارەسەرکردنی کێشە سیاسیەکان. بێستم سەلام، کوردسات نیوز، ئەنجومەنی نوێنەرانی عێراق.